هێشتا مسەقەب نەبوو ئەخر خۆی ئەوە کێشەکەی کەم حەزیشم زۆر لەوەی سەرم ماش و برنجی ئەوەی خۆی نابێت من لە 85 بەس خۆم 84 بیرە. چەند ساڵە لە سلێمانی ئاژی؟ من لە 99 بەس هێشتا مسەقەب نەبوو. مسەقەب نەبووی؟ سلێمانی چیە گەێنی لای تۆ؟ سلێمانی خۆشترین شار ئەو شارەی کە هۆگرتەکە بە 34 مان هەستەکەی تۆ ساحێبی شارەکەی دەسۆزی شارەکەی هەڵبەت بۆ ئەو کەسانەی کە هەستی مرۆڤایەتیان کۆمەڵە خەڵکیش هەوڵیان ناوە بۆ تێگانی سلێمانیمان بەڵام شارێکە چەند مانگی تایە بژی بیرێکەیەچیتە هەر شار چەند شارەکانی کوردستان بۆ من فەرق ناکا بەڵام سلێمانی ئەوە قسەی من نییە ئەوانی کە لە سلێمانیان ژیاون هۆگرێت. چیادەوەرێکی جوانە هەیەە؟ سلێمانی بوو منی کرد بە هونەرمان و هەر گەنجێک هەر بەهرەی کتێب بتوانێت لە سلێمانیا بەهرەکەی خۆی پێشکەشکە شارێکە فرە ڕەهەندە یەکتر قوبوڵی زۆری تایە شارێکی میوان دۆستن قسە خۆشن و منبعی نوکتەیە و لە هەمان کاتیشە پایتەختی ئەدەبیاتی جیهانیش بەسەرهاتە زۆرە. شتێکم بۆ بجارڕەوە شتی تازات جاگە پێوەست بێ بە سلێمانی شەو لەم یادەیە ئەوە هەر خۆشتر. واللهی خۆز حەدەس بەسەرات وەڵام کاگە شتەکانی من بە کەڵکیەوە زۆر بەڵێن بدارێت تۆزە بە کەڵک بێ مەخبران نازانم جا چیم بەس یەکەم جارم بوو ئەل لە خۆمەوە هاتم لە ئین کوڕێکم بینی پێشتر ڕەفیقم بوو قژێکی بەست بوو کامێرێکی بچووکیشی بەدەستەوە گوتمەوە چیەکەیتی فیلمش وەرە با فیلم بکەین وتی پارەی تێزوتم چەند وتی بەخوابی زۆرەکەیەکێوێ وەڵاوە حەزە فیلمەکەمان تەواو کرد 19 وەرەقەی تێجوو 16 لەفە بوو دامان بەستەوە بیزگەڵا ئەو کاتە بەو فیلمێش ناسرامەوەی دوای کچەکە کۆمەوە هەر لە خۆمان بەڵام ئەویش نە لە کامێرەیە زانی نەیش ئەو گەچی لێداوە ئەو تۆ وەرە دەجا لەو کەدرەوە ڕۆشت هات نایشمان نەزانی وەڵا ڕۆژە وتی وەڵاهی کلاکێتی لێن ناکرێ منیش بە قورئان وتم لە کوێوتی لە یاران بیرمان چوو میسایرم پێ بوتم ئەی تەکسیە بێت چەند جێ بگرن ئەویش هینی لای من نەبوو داڵگەوتی کورە هەر چییە بێ بڕۆ بەڵامیش پیکار تو بە چی تێگەیشتووی؟ من وەڵای کلاکێ دوتم ڕەنگە بە قەوم کەنەفانە بێ نەمەزانی چییە بەس کەوتی ئیشەکە ناکرێتم بەخوا شتێ زەخمە وەڵا پیکار بێگم بۆ گەر و دووسەجە کاکەم حەبلی پێوی بەڵێ باوێکی حەبلم پێ بوو وەڵا ڕۆژم بۆ جاریمەوە لەوی و کاتە لەوێ بوو کاگارە بە مرورەکە ئەپاڕێ بیبینە ئەو بەرەو سیارەکەی ژێ ڕۆستایی دەنابێ بەس خۆیشم هێم هاوکاریتانەکە چوو کلاکێت بێنن ئەمە چوین کلێ وەڵا کاکەم مرور شتێک بار بوو لە سەر شۆستەکە وەستا بوو پێم ڕۆ بزانێ لەکوێ و بۆ هینکەی وەڵا چوومە ژوورزم کاگارم کلاکێتەکە لەکوێکی ئەوت تم کلاکێت ئێوە تا کلاکێت سەرەکەم ئەمەی بەدابێ نەمەزانیست چۆن سەیری و مرور و سایقەکە وتیان کواوتم کاگەڵێ لە مەغزەنە وەڵی شتی لەسەر تازە زۆر قەرەباڵخەوانەی خینە بەیان جێ کاکە شەویش بێ ئێرە چۆڵە شەو باشتر وەڵا خستم سەر داژبڵەکەی ڕێک بردمەوە کلاشێتەوەیەکە بی تێکەکانە دەدانێت بە چەپلەیەکە کرا بەزی تەنها ئەویست شتەکە زلکە خۆی کاتە هونەرمەند لە من ئیساش بۆ خۆی قاچاقچیەوە ئەو نەبووە هونەرمەندی کرد وەڵا باڵێەوە ڕێزمەیە بەرهەمی هونەری بۆ دەنگێنیە وەڵاهی خۆتەزانی ئەم شارە لە هەموو ڕوویەکۆی سەخت فلیمە تێ فلیممان بۆ چییە وانە بەدەست حەبە هەردە حیزب بوو کولم کاتا و خەڵک لەم بێمە ئاشیا و فلیمی چیەکەی فلیم بۆ خەڵکێکە کرێکە دڵخۆش بێت تااقەتی ئەوەی هەبێ بچێتە سینەما وانی لەم کاتە هەر فیلمێ بکەی جگە لەوەی زەرەر لە ڕووی مادیە و لە ڕووی شخصیاتیشەوە زەرەرە سا پلەی سەربازی و چییە؟ پلەی سەربازیم ڕایدە ڕایدە مەسئولی عیلاقاتم لە لیوایەکی پاراستنی سلێمە ئەی بەنیازی بەرەو لیوا بڕۆی شمولەکەی ئیشەڵڵا بەرەوە شادەمان هەیە و
گەنجین و من لە هەوێ 85 بەس خۆم 84 بیرە. چەنە والیدە؟ وەڵی دایک مەڵێ 23 لە دایک بووی ئێوارەی نەورۆز بوو تیانە کچ بێناوێنی نەورۆز کوڕ بێناوێنی جومعە 3 ڕۆژ ناو جوعە بووە نانکم بەڕەحمەت هاتووە نانکم خەڵکی ئەم شەمە وێلەکەی هاتووە تێتی با لەگە پشکۆ مجگوار ڕێکەوێ ناوێناوە ئینەیسە جوعە بوو مای ڕەفیقیتانە کردم یعنی نەورۆز بوویتە؟ نە جومعە ناو جومعە بووە ئەما کردی بەهێنی هەینی لەوەیانە کاگا کۆ لە سلێمانیە ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ من لێرە فێرگەیەکی مۆسیقامان هەیە جگە لە مۆسیقایش مامۆستا چنووری کچی هونەرمەندی گەورە مامۆستا عەباسی کەمەندیەویش دەرزی نەقاشی هەڵێتەوە هەموو جۆرە ئالەتێک لێرە ئەوترێتەوە و دواتر ستودیۆیەکی زۆر پرۆفیشناڵیشمانەیەدان یعنی ئێستا خۆت داوە کاری هونەری بە تەواوەتی بە تەواوەتی وەرانی بۆ هونەرمەندانی ڕێکوەردەکەی زۆر ئەراوەڵات زۆربەی هونەرمەندەکان یەنە ئێرە لە خزمەتیان ئابین من شتێکم بیستوواڵەن بە تەمای لایڤ میوزیک و شت بکەیت و گۆرانی بڵێ ئەوڵەن مایکێک هاتووە ئەڵمانیە هەر سەوتێکە بوێ یەک کەلیمەی کەسەکە ڕیکۆ دەکەیت و بە سەوتی ئەو گۆرانیەڵی ئیترتم ئەوە کە بێت مایکەکەی کڕین بە 4 لای مۆزیک مایەکەی دەرەکەیت و خۆشتریش بە تەمای دەنگی چ هونەرمەندێک وەڵڵاهی پیاوە ترسیان لە پڕ بڵێن شەجەریان و تیایە نەبی لێ نەکرد بێت ڤیددیوەکە هەیە لە کۆ ناکراوە لەسەر هەڵبژاردنە بەڵێ ئەو ڤیددیۆ پێم وا بێین 2007 و ئەوان شانزەی حەبەی و کاتە بووکە هەڵبژاردنێک بوو لەو سەردەمە بەیانێکی باشە هەیەتیایە بەس چوینە ماڵ هەر بە عیلی چوینە ماڵی برادێکمان کاک سامان ئیسا مەسوولی ئیداری خەستەخانەکانی شۆڕشە پیاوێکی زۆر هونەردۆستوە و ئەسلیش خەڵکی سابوونکەرە ئەی زۆر ڕەفیقمە و لە برا باشترە لەگەڵمە چوینە ماڵیان و ئیتر لەو کاتە کاندیدێک لەسەر تەلەڤیزیۆن ئاوا هینێ کرد لە پاڕاوی دەنگم پێ بەنوانە وتمەوە بۆ نەیکەین هەر بە ناوەڵات تەلەفۆنی گر کاک عەدنان سالار ئێستا یەکێکە لە کامێرامانە باشەکان لە وڵاتی ئەڵمانیا ئەو کات لێرە بوو ئەو هاتوو تەسویرێکمان کرد بڵاومان و ئێستاوە وەبزان پاریش و ئەم ساڵیش ترێن بوو بە نیازی دووبارێکی تۆ جاریتر تەوا ئەوی لە دڵما بوو کردم گرتە ڤیددیوەکە بڵاو بۆتەوە لە کاتی بانگەشی هەڵبژاردنە کە لەگەڵ گوننشینیەکە قساکەیت باسی پەڵەیانەکە ئەمە چی بوو؟ ئەوە چوونەتە ئەو دێ شارەوانی و مەسوولی وەحدەی ئیداری مەنتیقەکە دیارە دێکە خۆی گوندەکان لە ڕووی خزمەتگوزاریەوە کەم ویان کراوە و پێویستی شار تۆ پێشتر گوند ئاوەدان کەیتەوە چونکە ئەوە فەرهەنگتە کلتورتە و دواتر تۆ کۆمەڵێ شتی ناوخۆیی تەبێ کە گوندەکان ئاوەدان بوون ئەی پیان وتبوونە و جادە بکەن توێن با پەڵە بە دیار بوو کابرا بە گەنم تێگەیشتم بەداخەوە وەڵا دوایی پێم وا بیاتونەتە سەر خەدیسە خەریکریشەوە چاوەڕی پەڵەیان نەکرد نانە چاوەڕێوتم تەنکەری ئاوەتەوە پەڵەی پێدێک و پەڵەی وەچی ستایلی قژویشە گۆڕیوە من قژم بە تەبیعەت لوولە فترێک زۆر کورتمان کردەوە ئیتر هەستم کرد ناشرینە هەم کردنەوە لولیە خۆی کە درێژە بیت خۆی لوولە بێ هەوادارەکان ئەڵەن چی؟ وەڵایی هەوادار سەیری تو بەس حورمەتی خۆت بگرە هەوادارە قیەوەی نییە کەشخەی چۆنی لە ناخەوە جوان هونەرمەند دەم وڵاتە خۆت زایمە 5 ملیۆنی کوردستانی باشوور ملیۆنی نوێکمان پیر و پەککەوتە و مناڵ و بەخشراوە کە لە هیچ لە فەن و هونەر و ڕازاتیە ناگە ملیۆنی نوێکی کەمان بەوەی دیالێکتی هەورامی و سۆرانی و بادینی و کرمانجی و کەڵوڕی و وایە لێک باش حاڵی نابێ بۆ ئەوەکەی کە ئیشەکەی یعنی بەست حرمەتی خۆت بگرە ئیتر خەڵک حرمەتە لێگرێ ئەو کاتێک کە تۆ دەسێک کرد بە ڕۆڵبینین کە کۆمیدیاتە کرد لە چاو ئێستاە زۆری فەرقە؟ ئێستا بووە بە فەوزا بەهۆی ئەم سۆشیال میدیا بە تایبەتی تیکتۆک
بەداخەوە ئێستا ڕەنگە مناڵەکانمان ئەو جیلی کە تازە پێبگا وابزانە کۆمیدیا ئەوەیە. من 5 فیلمی کۆمیدیمە یا هەر پێنجەکەیشی یەک قەڵەم نەخستۆتە سەرگاغز هاتووم، بەڵام شتێ لە ناخما بووە دەرم بڕیوە و کۆمیدیایەکی ڕێژ بووە توانجم لە کۆمەڵێ شتدا و لەو لایشەوە هاتووم دیالێکتی گەرمیان و شارە زورم تێکەڵ کردووە و بە شێوەیەکی جوان بەگوێی خەڵکماوە، نەک ئەوەی کە خەڵک بە گاڵتە جاڕی باسی بکەوە و پێشم وایە ئەو زمانم شیرین کردووە. واتاژی دوایە ئەوە هەردیە ئامادە جایتە تێکەڵای فۆڵزای ببیتەوە. قەت من بۆیە وەستاوم، من لە 2010 بۆ 12 ساڵیشم کرد، دواتر وتم 1-2 ساڵە وەستم و بۆی ئینسان ئەگەر هەنگاوەکانی خاویش بێبەست بۆ دواوە نەبێ باش. ئەیتر بەهۆی ئەو شەڕە شومەی کە یەخەی کوردی کرد شەڕی داعش، من بەوەی ئەرکەکەمەوە چوومە ئەوێ و دواتر قەیران دوای قەیران دوای قەیران. ئێستاش سیناریۆم هەیە، وابزانم ئەم سنووقە 5-6 سیناریۆ زۆر باشی تایە. ناو سنووقە؟ بەڵێ ئەوە چیشت ئینەکانمە لەوێ ئەم شەو بین بووی لە خزمەتان تۆی خۆت. سیناریۆی زۆر باشم هەیە و بەڵامی تر چاوەڕێی یەک تۆز وەزعەکە باش بێ و ئینشەڵا دوای ئەمەڵ بژار بێشتە خۆتی تیابی ڕۆڵە بینی؟ بەڵێ ئای خۆمەی بە بەسەر هاتێک باکۆتایی پێ بینی ئەخر خۆی ئەوە کێشەکەی بەسەرهاتەکە چی بێ تۆ بێڵێ شتی تازە و نوێ بۆ قورئان نایڵێ، یعنی ئیسا وەگەوە نییە بڵێ وەڵا کاکە شتێکی تازێ جاران نوکتەیە یەک 3 مانگ تۆ پێ و گەرمە کردو ئێستا یەک شەو یەک شەو هەمی سۆشەڵ دەکەس میدیا بێ بۆ بێگوێڵێ هەرێکی بە جۆرێ بە قورئان هیچم لە خەیاڵ هەر تۆزە پیریش بووم خۆی تۆ ئای باڵێ پیرە ناخەڵە. بەخوا پیر بوو ئەوەخوا لە بۆ یاخ ناچێەوە وڵی من بەس خۆنەرە بۆ یاقەکەم حەزیشم زۆر لەوەی سرم ماش و برنجی ئەوەی خۆی ناکە.